دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی و لێبسراوی مەڵبەندی هەولێری نیشتیمانی کوردستان لە وەڵامەکەیدا بۆ ئەو لێبسراوانی پارتی دەڵێت دوای ئەوەی لاهور شێخجەنجی هاوسەرۆکیەتی نیشتیمانی کوردستان لە دیداری لەگەڵ جێگری یاریدەدەری وەزیری دەروی ئەمریکا ئاماژی بەوەدا بوو کە بەشداریەکێتی لە حکومەتی هەرێم لە پێناو چاکسازی و لا مەرکەزی دارایی و کارگێڕی و هاوبەشی ڕاستەقینەیە لە حکومڕانی و هیواشی خواست بوو کە ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرن بۆ ئەوەی یەکێتی ناچار نەبێت بیر لە هەڵوێستی تر بکاتەوە. ئەوتانی هاوسەرۆکی یەکێتی لە کاتێکدایە کە هێشتا هەرێمی کوردستان لە ناو چەندین قەیراندایە و پرۆسەی چاکسازی وەک پێویست جێبەجێ نەکراوە و زیاتر لە 50 ڕۆژ بەسەر داواشکردنی موچەی هاوڵاتیاندا تێپەڕیوە و هاوڵاتیان بەگشتی لە دۆخێکی خراپدان و ئامارەکانی کۆڕۆناژ ڕۆژانە لە بەرزبوونەوەدان کە هەموو ئەوانە کاریگەری خراپیان دروست کردووە لەسەر ژیانی هاوڵاتیان. یەکێتیش وەکێزێکی جەماوەری سەرەکی و گەورەی هەرێمی کوردستان لە سەرەتای بەشداریکردنی لە کابینەی نوێی حکومەتی هەرێم باشکرا تەکیدی لەسەر بەشداری ڕاستەقینە و پرۆسەی چاکسازی کردوێتەوە. دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەوەشی خستە ڕوو کە بابەتێکی سیر نییە لە هەر جم و جۆڵ و چالاکی و لێدوانشی لاهور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێر کەناڵ و ماڵپەڕەکانی پارتی تووشی هەناسە بڕچێ دەکات و دەکەونە تۆمەت بەخشینەوە و هێرش دەکەنە سەر هاوسەرۆک ئەوەش چونکە سەرکەوتنەکانی یەکێتی دەبێتە مایەی نیگەرانی کەسانێکی زۆری ناو پارتی. دکتۆر ڕێبوار ئیسماعیل تەکیدیش دەکاتەوە لەوەی یەکێتی هیچ کات دەبەر پرسیارەتی هەڵنەهاتووە و تەنانەت لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی هەرێم بەردەوام بەشێک لە کەم و کوڕەکانشی لە ئەستۆ گرتو و هەمیشە بەشێک بۆ لە چارەسەر و هەوڵی ڕێخستنی نێوماڵی کوردی داوە چونکە ڕۆڵ و پێگەی هەڵوێستی یەکێتی یەکلاکەرەوەیە لە زۆربەی پرسەکان و ڕووداوەکان. ئەو هێرشانەی هەندێک سەرکردایەتی و دەستگاکانی پارتی لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوو لە کۆبنەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ڕێکەوتن لەسەر ئەوە کرابوو کە دەستگاکانی ڕاگەیاندنی هەردوو لا هاوکار بن لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و هێرش نەکەنە سەر یەکتر و ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان بکەن. بەڵام دەستگا میدیایی و ماڵپەڕەکانی پارتی تەواوی ئەو ڕێکەوتنیان پێشێر کردووە کە ئەوەش هیچ خزمەت بە سەقامگیری کوردستان و یەکڕێزی نێوماڵی کورد ناکات. دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەوەشی خسەڕ و هەرچەندە ناکرێت بڵێن ئەو لێدوان و قسانە بەڕێی ڕسمی پارتی نازانین چونکە باشکرا مەرام و پەیامەکانی ئەو برادەرانە دیارە و شوێنی بڵاوکردنەوەی دیار و قسەکانیش ڕوونە و لەکوێوە پاڵپشتی دەکرێن و چۆن خراونەتە کار بۆ دژایەتی کار و پرۆژە و سەرکەوتنەکانی یەکێتی و بەتایبەت هەواڵانی هاوسەرۆک و ئەو سەرکەوتنە گەورەی کە لە کۆنگرە بەدەستیان هێناوە کە قورسە بۆ نەیارانی یەکێتی ئەو سەرکەوتنە مەزنە هەزم بکرێت. دکتۆر ڕێبوار ئیسماعیل دەشڵێت زۆر جێی داخە کە لە کاتێکدا هاوڵاتیانی کوردستان بەدەست نەبوونی موچە و دەیان قەیرانەوە دەناڵێنن بەڵام پارتی بودجەی زەبەلاح بۆ ئەو میدیا و ماڵپەڕانە تەرخان دەکات کە لە ڕێگەیانەوە هێرش دەکرێتە سەر ئەو کەسانی کە داکۆچی لە مافی هاوڵاتیان دەکەن و ڕەمزی دیاری کوردستانن هەر بۆیە سەرجەم ئەو هێرش و قسانی دش بە لاهور شێخجەنجی دەکرێن لە ڕووی مێژووی و سیاسیەوە هیچ بەهایەکیان نییە. دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی یەکێتی دووپاتیشی کردوتەوە کە لاهور شێخجەنجی هاوسەرۆک لە خوێندنگەی سەرۆک مام جەلال پەروەردەبووە و یەکێتەکانیش فێرکراون کە رەخنە بگرین و نەترسین و دیموکراتی فراهەم بکەین هەر بۆیە لە داهاتوش یەکێتی بە هەمان جۆش و پەرۆشیەوە بەردەوام دەبێت لەسەر ئەنجامدانی چاکسازی بنەڕەتی و خەباتکردن بۆ ئاشتەوایی ناوخۆیی لە نێوان سەرجەم لایەنەکان و پێکاتە جیاوازەکانی کوردستان.